لە ڕۆژێکە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی صافی 19 ملیارد دیناری لە فرۆشتنی نەوتەوە دەسەکەوێت. لە مانگێکە 570 ملیارد دینار داهاتی صافی دەسەکەوێت. واتە لە یەک مانگە داهاتی هەرێمی کوردستان 570 ملیارد دینارە. ئەی لە ساڵێکە داهاتی صافی 6 تریلیۆن و 847 ملیار و 335 ملیۆن دینارە. کەواتە ئەمە بۆمان ڕوون بوویەوە کە داهاتی هەرێمی کوردستان لە نەوتەوە لە مانگێکە بریتیە لە 570 ملیار و 611 ملیۆن و 250 هزار دینار تەنها لە یەک سەرچاوەی داهاتەوە. لە 153 داهاتی نەو دەگەڕێتەوە بۆ خەزیێنەی گشتی کە ئەمە ڕێژەکانە کە صافی داهات بەم جۆرە گەڕێتەوە بۆ خەزیێنەی گشتی. لە ساڵێکە 6.8 تریلیۆنە، لە مانگێکە 570 ملیارد دینارە. تێچووەکە ڕێژەیەکی زۆرە لە ساڵ 47 داهاتی نەوت ئەچێ بۆ تێچووی دەرهێنان و پابندی کۆمپانیاکان و قەرزی کرێی بۆری نەوت و قەرزی کۆمپانیاکان و قەرزی وڵاتی تورکیا و هەموو ئەوانە. داهاتی گومرگ بۆ ساڵێک بەپێی داتا و زانیاری وەزارەتی دارایی خۆی، ئەمە زانیاری و بەڵگەی خۆیانە، 1 تریلیۆن و 290 ملیار و 581 ملیۆن و 67600 دینارە لە ساڵێکە. ئەی داهاتی ڕاستەقینە چەنە؟ ئێوەی بەڕێزە زانن کە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم و هەموو بەرپرسان سەرۆک و جێگر و هەموو وەزیرەکان ئەزانن کە لە ڕێگەی قاچاقی لە ڕێگەی جیاجیاوە بڕێکی زۆر داهاتی گومرگ ناگەڕێتەوە خەزیێنەی گشتی. من لێکدانەوەم و هەڵسەنگاندنم بۆ ئەو داهاتە کردووە کە تێکڕای کۆی ڕاستەقینەی داهات 3 تریلیۆن و 600 ملیارە لە گومرگەکانەوە، نەوەکو 1 تریلیۆن و 290 ملیار. لێبڕینی موچە ستەمی موچەیە، ستەمێکی یاساییە بە ئاشکرا، یعنی نەپشت بە یاسا بەستێ، نەپشت بە پرەنسیپی دەوڵەتداریە بەسێ. تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان لە بڕیاری لێبڕینی موچە ڕازگۆ نیە لەگەڵ قەرارەکانی خۆشی. ئێوە لە بیرتانە لە مانگی 6 ساڵی 2020 حکوومەتی ئەعلانی کرد، وتی من موچە بەپێی داهات دابەشەکەم. لە مانگی 6 ساڵی 2020 تا ئێستا کە کۆتایی مانگی 5 2021 داهاتی هەرێمی کوردستان بە قۆناغێکی گەورە تێپەڕیوە. بەلای کەمەوە لە نەوتەوە نزیکەی نیوەی داهات زیاد بووە بە دوو هۆکار: بەرزبوونەوەی نرخ و گۆڕانکاری لە نرخی دۆلارە کە لە هەردوو ڕێگەکەەوە بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی داهاتی نەوت لە ڕێگەی نەوتەوە. حکوومەتی هەرێم پابند نەبووە بۆ بەڵێنەی داوەتی لانی کەم بۆ نمونە بۆ ئەم مانگە ڕای بگەیاندایە کە موچە بە لێبڕینی لە 115 ئەگەر چی ئەوەش نایاساییە. خەڵک گەیوت ئەوە بەڵە حکوومەت ڕازگۆ بوو لەگەڵ بەڵێنەکەی داهاتی زیاد کرد، لێبڕینی کەم کردەوە. بەداخەوە حکوومەت ئێستا گیرۆدە بووە بەدەست دوو هێزی دەسەڵاتەوە، تەنانەت بە زەیان بەو کابینەیەشانایەتەوە کە خۆیان دروست کردووە. 1 دینار بۆ داهاتی گشتی، ئەوەی کە خەڵک چاوەڕێیەکە کە داهاتی گشتی خەزیێنەی گشتی زیاد کا ببێتەوەی باژبوونی دۆخی ئابووری، ئەوە ڕووی نەداوە.